هەروەک بڕیاریاندا بوو مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە سلێمانیەوە بەرەو هەولێر بەڕێکەوتن بۆ ئەوەی خۆپیشاندان بۆ پایتەخت بگوازنەوە، چونکە 13 ڕۆژە سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو و جێگرەکەی ئامادە نین هیچ وەڵامێکی مامۆستایانی مانگرتوو لە سلێمانی بدەنەوە. سەرەتا ئێمە دیارە لە هەموو ناوچەکانی سلێمانی و گەرمیان و چەمچەماڵ و شوێنەکانەوە هەمومان بۆ یەک ئامانچاتین. ئێمە مامۆستایان و فەرمانبەران تەنها قەڵەمێکمان پێ و هیچ نەهێزی چەکدارمان لێلاو نە کەسمان لەگەڵا بوو نە کەسیش لە پشتمان بوو، بەڵکو بۆ داواکاری خۆمان هاتین. بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتە نایەوێت گوێ بگرێت لە وەڵامی خوێنەوار و قەڵەم بەدەست. ئێمە داواکارەکانمان خۆیان بینێتەوە لە 4 داواکاری: یەک تەوتینکردنی موچە، 2 پلەبەرزکردنەوە، 3 موچە لە کاتی خۆیان نەیخەنە مناوەڕەیەکی سیاسیوە. سپاس بە خۆماوەسانی ناڕازی توانیان زۆر بەو پەڕیشانازی و بەو پەڕی هێز وورەوە ئەو بربەستە بشکێن کۆتایی بەو تەلیسمە بێنن. ئەمڕۆ سلماندیان پارتی وەڵامێکی زۆر ڕوونی وەرگرت. ئەگەر خەڵک هەبێت، ئەگەر ئیرادە بێ و خەڵکە ڕازگۆ بێتە پێشەوە، نە پارتی نەیەکێتی و هێزەنین کە بتوان بەربە تووڕەیی جەماوەەر بگرن بەڕاستی. هەروەک چاوەڕێ دەکرا کاتێک مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی گەیشتنە نزیکی بازگەی دێگەڵا، سەرەتا لەلایەن هێزێکی زێرەڤانی و ڕێگریان لێکرا، بەڵام ئەو بربەستەیان تێپەڕاند. دواتریش بە فشاری خۆیان بازگەی دێگەڵیان تێپەڕاند و ویستیان بەرەو هەولێر بڕۆن، بەڵام هێزە ئەمنیەکان بە لێدان و گازی فرمێسک ڕێژ ڕوبەڕوویان بوونەوە. بەهۆیەوە دەیان کەس تووشی تەنگەنەفەسی بوون و بە سووکی بریندار بوون. وەڵاهی جا چی لەگەڵ هێزی دەسەڵاتداری ناوچەکە ئەڵەی بە گازی فرمێز ڕێژ و خۆی ئەمە نەچەکمان پێ و نە هیچ. ئێمە هاتبووین بۆەوەی ئەو ئازادی لە سنووری خۆمانە هەیە بۆ برایەن و خوشکانمان لە سنووری هەولێر بیگوازینەوە. لە هەولێر بچم بۆ کوێ؟ وەڵاهی ویستمان بچین بۆ بەردەم بارەگای ویان، بەڵام ئەوە بۆ ڕێگری کرا و خۆت بینیتان کامێرەکانتان لێ بوو بە چەند تون و تیژی لەگەڵ ئێمە جوڵانەوە. ئێمە هێزێکی مەدەنی بێچەکی زۆر وەڵاهی لە ڕاستیە ئێمە لە سەرەتاوە کە لە ماڵەوە دەرچوین بە قەڵەمێکەوە هاتوین وتوانە بە ئاشتی، بەڵام ئەوان کارێکیان کرد لە ڕادە بەدەر، یعنی ئەوەی کە ئەوان کردیان بەرامبەر بە هیچ دوژمنێک نەیانتوانێت تا ئێستا بیکەن. و ئەلحەمدوللا من دڵخۆشم بەوەی کەوا ئەو سنوورەی کە تا ئێستا تێنەپەڕاند و مامۆستایان توانیان ئەو سنوورە بشکێنن. ئەوە جێگەیەکی شانازی زۆر گەورەی بۆ مامۆستایان کە توانیان ئەو سنوورە ببەزێنن. هاوکات پەرلەمانتارێکی پێشووی کۆمەڵ کە بەشداری خۆپیشاندانەکەی کرد ڕایگەیاند شوورەیە بۆ دەسەڵاتێک بە 400,000 چەکدارەوە لە 2000 مامۆستای بێچەک بترسن. هەروەها مامۆستایەکی ئاینیش وتی لە هەولێر دەسەڵاتێکی جەبەڕوتانە حکم دەکات. ئەمە بەڕاستی دادگای میلەت بوو ئەمڕۆ بۆ دەسەڵات، بۆ بەرپرسانی یەکەم و دووەمیان، بۆ پارتی و یەکێتی و حکوومەتەکەیان. شوورەیە 400,000 هێزی چەکدارێ هەبێ لە 2000 مامۆسای بێچەکی دەست پڕ لە ئاشتی بترسی بچێتە ناو هەولێرەوە. ئەم ترسە لە چیەوە هاتووە لە 2000 مامۆسا ڕێگە نەدەویستنە ناو هەولێر کە پەیامی هەموو هاوڵاتێک ترسن مامۆستا لەوە ترسن، چونکە ئەوان دڵنیان چ نائەدالەتێکیان چاندووە. ئەزانن ئەم 2000 مامۆسا نوێنەراتی 2000 کەس ناکەن، نوێنەراتی هەموو میلەتەکەن. لە زاخۆ بۆ خانەقین داوایەکی ڕەوای هەموو کەسێکیان بەرزکرد، لە مامۆسا، کارمەندی تەندروستی، کەسوکاری شەهید، مناڵی خانپێداویستی تایبەت. ئەوان ترسەکەیان لەوەیە، بۆیە ڕێگە لە 2000 مامۆسا ئاگرن. منە لەو شەرمەزاری بۆ دەسەڵاتداران، بۆ بەرپرسان و دەسەڵاتدارانی هەولێر، یعنی بۆ ئێران لێوە چین بە 5 دقه خەڵک ئەچێتە ئەو دیەوە، بۆ سعودیا چێ بە سەعاتێ، بەڵام شەرمەزاریە بۆ هەولێر بتوانی ئەمە مۆستەقەڵم بەدەستانە بە یەک دانە ڕۆژ نێنم چیتە ئەو دیەوە لە کاتێکدا داوای مافی خۆ دەکەیت و کوردستان سلێمانی هەولێر هەمووی نیشتیمانی ئێمە و ماڵی ئێمە و لانی ئێمەیە. شەرمەزاری بۆ دەسەڵاتدارانە و ئەمە واسەل منێکە لە هەولێر حکمێکی زۆر جەبروتانە حکمەکە. دوای ئەوەی ڕێگریان لێکرا بچنە هەولێر، مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕەخنەی توندیان لە پارتی گرت و وتیان پارتی جارێکی تر سەلماندی کە بە شێوەیەکی بچووک و خێڵەکیانە فەرمان ڕەوایەتی دەکات. پارتی دەسەڵاتی ئەم زۆنە بەم ڕێگریە نادەستوری و نایاسایی و نائەخلاقی و
ناویژدانیەی جارێکی تر سەلماندی چەندە بچووک و گزگل و خێڵگەریانە فەرمەڕەوایەتی ئەکەن و چەندە بە تەنگ تۆخکردنەوەی هێڵی نەفرین لێکراوی جێگەڵەوەن. ئێمە ئەمڕۆ هاتین لە پایتەختەوە جاڕی بەدەمەوە هاتن و ویژدان ڕاتەکاندن بۆ ڕزگارکردنی گیانی مانگرتوانی هاوڕێ خۆڕاگرەکانمان بدەین بە قەڵەمێکی سیخناخ لە تووڕەیی و سەرێکی پڕ لە وشیاری و دڵێکی لێوان لێ و لە دەردەداریەوە هاتین پێتان بڵین لە پێناو ئەو کوردایەتی دەیها ساڵە بازرگانی پێوەکەن خۆتان و خێڵونەوەکانتان لە سایەیدا بوونە فیرعەونی زەمانە. مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە هەوڵی ئەوەدا بوون کە ناڕەزایەتی و داواکاریەکانیان ببەنە بەردەم بارەگای نەتەوەیەگرتوەکان لە هەولێر لەبەرەوەی حکوومەتی ماوە بەسەرچوو وەڵامی داواکاریەکانیان ناداتەوە، بەڵام دەسەڵات بەهۆی گەندەڵی و شکستی خۆیەوە لە هەموو چالاکیەکی تەنانەت مەدەنیش دەترسێت و سەرکوتی دەکات.